ئەوەی کە دنیا ڕوویدا بەڕاستی حالەتێکی ناتەبیعی بوو خەڵکێک لە خۆی ئەو وەزعی دروستکردنە نە کێشەی بنزین هەیە نە کێشەی خۆراکی و ناژبیتن لە هەرێمی کوردستان و ئەوڕۆم بەخۆم بەیانێکی کە هاتمێرە زۆربەی بنزینخانەکان پێداتن چۆل بوو بەهەمووی 2 سارە 3 ساری لەبووی ئەوەی دونێ ناتەبیعی بوو حکومەت بەیانیشی دەرکرد و قایم و پارێزگاری هەموو پارێزگاکان ڕوونکردنەوەیاندا خەڵکێک ئەو کێشەی دروستکردی و کێشە نیە کێشەی بنزین لە کوردستان بە هیچ نەوەکی نابێتە و خۆراکیش ئەوەی کە ئەمە باز دەکەین دێن ڕێخستنەوەی ڕێنماییەکان لە دەواازە سنووریەکان چ لەگەر تورکیا چ لەگەر ئێران ئەوانش ئەو احتیاطانە دەکەن بە زمانەوە نیە دابخرێت چکە نا ئەمە دەتوانین دابخەین نە ئەوانش دای دەخەن و پێویستمان بەیەکە ئەو تەبادلە تیجاری لە بینی عێراق و تورکیا و کوردستان و تورکیا کوردستانیێرە تەبادلێکی گەورەیە ناکرێ بە بڕیار یا بە بڕیاری کەسانێک کە دوێنێ شەو فەوزایەکیان دروست کرد کە بتوان خەڵک بەداخەوە ئەوەی کە دنیا ڕوویدا و هەندێک خەڵکی نامەسئولە و حکومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا ئیجرا لەگەمە و خەڵکە نامەسئولە بکاتن کە پشێوی و فەوزا بنێونەوە